بەلایتی موبایلەکەی خۆم بە دوای موبایلەکەی خۆم هاگەڕا دەوزیتەوە ڕابێرە ئەستەغفیر الله بەخوا ڕانابێنم بەڵام عیلاجی ئەو شت لە بیرچوونەوەی تۆ لە لای منە حەبی زاکیرەیە ئەوەشم تاقی کردوتۆ باوەڕکە ها قوتوی حەبەکە بەدەستمەوەیە نازانم حەبەکەم خواردووە یا بیخۆم حەبوومە بۆ ئەوانەنی هەمووی فشەیە بە شتێکترە وەی دەبی لە بزانم ئەخ بە قسەبەکەی ئەگەر باش بێ بۆ زاکیرە مەرەوەڵا عیلاجی لە بیرچوونەوە و نەبوونی تەرکیز تەنها و تەنها پڕۆگرامی چالاکردنەوەی مێشکە لە ئاوات ئەکادیمی فەرمون بزانن بەشداربووان چی دەڵێن ئێستاش کە مامۆستا قسەیەکیان شتێک ئەڵێ هەوڵ نایم تێبینی بنووسم یان ڕێکۆردی بکەم دەنگەکەی بڕیار ئێم کە من ئێستا ئەو شتە خەزن ئەەکەم لە مشکمە و بیرشم بمێنێ و بیرشم ئەمێنە بەر 20 خولەک پێشتر لاپەڕێکم لە بەردەکرد یادگەم باش بوو بەڵام گەیشتمە ئەوەی کەوا لە 5 خولەک بتوانم لاپەڕێک یان جاربێ بۆ 2 لاپەڕە لەبەر بکەم و وێ ناکردن و بیرهینانەوە و چەندەها تەکتیکی تر هەبوو لە خێرابیستن و خێرابینین و سیستەمی سەرەکی یارمەتی دەرتن بۆەوەی کە شتێک دەخوێنیەوە یان چەند زانیارێک وەردەگری بتوانی زۆربەیت بەبیر بمینێ وەلەو کاتێکەوە ئیش پێ بتوانی بیری خۆتی بێنیەوە